أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مەشهەدێکمان بۆ ئەگێڕێتەوە لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. ئەفەرمێ پیاوێک دزی کرد هێنان بۆ خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم تاوەکو حەدی لێ دەرکە. دوای ئەوەی خۆشەویست لێ کۆڵینەوەی لێ کرد و بڕیاری حەدیدا ئەو کەسەی کە خاوەنی حەقەکە بوو زانی کە دەستی کابرا ئەبڕە پەشیمان بوویەوە. یا ڕەسوڵ الله ئەمەوێت لە حەقەکەی خۆم پەشیمان بمەوە. فەرمووی ئەبوایە پێش ئەوەی بگاتە لای من عەفوی کەت و کەس نەزانێ. کە گەیشتە دادگا و گەیشتە حکومدان لە دوای ئەوە کەس ناتوانێت ڕێگە لە حکمی خوا بگرێ. کاتێک کە دەستی ئەم دزە بڕا ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ فكأنما أسف وجه رسول الله صلى الله عليه وآله وسلم. كأنما دەموچاوی پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم هەستت بە غەمباری ئەکرد و ئەسەفێکی زۆر گەورە ئەکرد لە بەرامبەر دەستبڕینی ئەم کەسەیە با دزیش بێ با خراپەکار بێ. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم زۆر شتیان لە دەموچاوی جوانی ئەوە ئەخوێندەوە، تووڕەیی ئەو، فەڕەحی ئەو، خۆشویستنی ئەو، پێناخۆشبوونی ئەو، زۆر دیقەتی دەموچاوی خۆشەویستیان ئەدا صلی الله عليه وآله وسلم. پرسیاریان کرد وتیان یا رسول الله كأنك كرهت قطعه، ئەڵێی پێت ناخۆش بوو کە دەستی ئەم کەسەت بڕی. فەرمووی وما يمنعني، چ شتێک وام لێ ئەکا کە پێم ناخۆش نەوێ بەڵێ زۆرم پێ ناخۆشە. لا تكونوا عونا للشيطان على أخيكم، مبنى هاوکاری کاری شەیطان بەسەر براکەتانە قسەیەکی غەڵەت بەرامبەری بکەن یا پێتان خۆش بێ، پێتان ناخۆش بێ کە کەسێک تووشی جەریمەیەک بۆ حەدی لێ دەرکراوە. کاتێک ئافرەتە مەخزومیەکە دزی کرد و هێنایانە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بڕیاری ئەوەیدا کە دەستی ببڕێ. مەخزومیەکان کۆبوونەوە پێیان عیبەیەکی زۆر گەورە بوو، ویستیان هەرچۆنە بێ ئەم ئافرەتە دەستی نەبڕێ. زۆر هەوڵیاندا حتا ئوسامەیان ڕاستپارد کە تەکلیفێ بکە لە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەشکم دەستی نەبڕێ. خۆشەویست عليه الصلاة والسلام فەرمووی کۆی کردنەوە فەرمووی والله ئەگەر فاتیمەی کوچی محەممەد صلی الله عليه وسلم رضي الله تعالى عنها دزی بکە لقطعت يدها، دەستی ئەبڕم. دوای ئەوەی ئەم ئافرەتە کە دزی کرد لە ڕوایەتەکە بابەتێکەیە کە زۆر کەم باسمان کردووە. ئەویش دایکمان عائیشە لە صحیح مسلمە ئەگەڕێتەوە ئەفەرمێ فحسنت توبتها، ئەم ئافرەتە مەخزومیە دوایی تەوبەیەکی زۆر صادقانەی کرد، پەشیمان بوویەوە. وتزوجت، شو زواجي شكر هاوسرگيري كرد. فكانت تأتيني بعد ذلك فأرفع حاجتها إلى رسول الله صلى الله عليه وآله وسلم. همو جاريهات سرداني أكردم كيشيكي هبو برزم أكردو وبيغمريان صلى الله عليه وسلم فهم أود كم أفرت أو إشيه أو كاريه خوشي يستجبوي جبجي أكرديات جوابي أدايو. لم دو مشهدوا دەرگایە لەسەر ئێمە ئەکرێتەوە کە طبیعەتی ئێمە ئەمڕۆ گۆڕاوە. طبیعەتمان طبیعەتێکی ئیسلامی نییە، ذەوق و چێژمان ذەوق و چێژێکی ئیسلامی نییە. ئێمە خەریکە هەمومان چ بە زمانمان چ بە دڵمان ئەبینە هاوکاری شەیطان لەسەر براکانمان کاتێککە گوناهی ئەکەن ئەسیانی ئەکەن. ئێمە هەمومان مرۆڤین و هەمومان خەتابار و خەجاڵەتبار. وتاری پێشوو باسی تەوبەم بۆ کردن. ئەم جارە چۆن مامەڵە لەگەڵ تەوبەکارە ئەکەی. کەسێک کە تەوبە ئەکا بە تایبەتی لە مانگی ڕەمەزان ئەیەتەوە مزگەوت، یەکێکمان پێی ئەڵێ تەنها لە ڕەمەزانە خەریک ئەبێت و دوای ڕەمەزان وازی لێهێنێتەوە. حتا ماوەسایانی ئاینی زۆر کات وتارەکانمان تەوژمی بەرامبەر بەوەیە
مزگەوتەکان لە ڕەمەزانە قەرەباڵخە و دوای ڕەمەزان چۆڵی مەکەن و هاوارێکی زۆر گەورە ئەکەین بەسەر ئەوانەی کە تەوبەیان کردووە. بەینەما مانگی ڕەمەزان مەوسیمی عیبادەتە، خوای گەورە خۆی دڵەکان ڕائەکێشێ و ئەیان هێنێ. غەیری مانگی ڕەمەزان جوهدی ئینسانەکانە، بۆیە زۆر ئاسایە لە مانگی ڕەمەزانە مزگەوت ئاوەدان و لە غەیر ڕەمەزانە نائاوەدان. ئێمەی ئیماندار ئەبێ بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ ئەو کەسێک کە گوناهبارە. تەسەوورەکەن کەسی وا هەیە کە تەوبە ئەکات، کەسێک پێ ئەڵێ با بچێ ئەو کارێ ڕێکاتەوە، با بچێ ئەو غەڵەتەی کردو جارە چارەسەری کە ئەبینە هەمومان حاکم بەسەریەوە، کەسەکە تەوبەی کردووە گەڕاوەتەوە لای خوا. کۆمەڵگای موسڵمان بەو شێوازە نییە، زۆر بە ئەدەب لەگەڵ کەسی تەوبەکارە مامەڵە ئەکا، زۆر بە جوانی مامەڵەی لەگەڵا ئەکا. کۆمەڵێ ئەرکی زۆر گەورە لەسەر ئێمەیە، یەکێک لەوانە بەدڵ ئەبێ ئەو کەسەمان خۆش بێ کە تەوبە ئەکات و ئەگەڕێتە، ئەو گەنجە جوانیەتە ناو مزگەوت، ئەو مناڵەیەتە ناو مزگەوت، ئەبێ زۆرمان خۆش بێ، ئەمە تەوبەکارە. خوا بە عەزەمەتی خۆی خۆشی ئەوێ، تۆ کێی هەتاوەکو ڕەخنەی لێ بگریت و بەرامبەری بوەسیتەوە. إن الله يحب التوابين، خوا تەوبەکارانی خۆشەوێ. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ الشاب التائب حبيب الله، ئەو گەنجەی تەوبە ئەکا حەبیبی خوایە، خۆشەویستی خوایە. ئێمە کەسمان نازانین خوا خۆشی ئەوێن یان نا، بەڵام یەقینمان هەیە ئەو کەسێک کە تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە خوا خۆشی ئەوێ، چ بە ئاەتی قورئان چ بە فەرمودەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. بۆیە ئەبێ بە ناخی دڵمان واجبێک لە واجبەکانی سەرشانمان وەکو حاتمی ئەسڵ ئەفەرمێ ئەوەیە کە تەوبەکارت خۆش بێ، بە دڵ خۆشت بێ، نەک بە چاوی ڕخنەوە سەیریکەیت و هەموو چاوەکەت لەسەر ئەوە بێ ئادەی هەڵەیەکی تر بکات و بیکەیتە دەرەوە. بڕۆ ئەکەن کەسیوە هەیە ئیمانی هێناوە لە هەشتاکانەوە، یەزیدی و هاواری بۆ موسڵمان بوو، حتا ئێستا خەڵکی ئێمە گەر غەڵەتێ بکاڵێن کۆنە هاواریەک. ئەوە صفەتی فرعونە. فرعون هەموو جارە بە موسای ئەوت وفعلت فعلتك الذي فعلت، تۆ وەختی خۆی نەفەرێکە کوشتووە، هەموو جارە ئەیە بەڕووی موسای عليه السلام. ئەو صفەتی ئەهلی دین نییە، صفەتی خواناسان نییە، صفەتی خواناسان بەدڵ ئەو کەسیان خۆشێ کاتێک کە تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە. لەگەڵ یادا ئەنیشن، مامەڵەی لەگەڵا ئەکەن. ئەو ئافرەتە مەخزومیە تەوبە دزی کرد و دەسی بڕاو تەوبەی کرد، دەستبڕان علامەتێکە، هەموو کەس ئەیزانی ئەوە دزەکەیە. دوای ئەوە کەسێکیش خواستی و بۆ خاوەنی ماڵ و مناڵ و هیچ کێشێکیش نەبوو، ئەچوە خزمەت دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ڕۆژە شتێک نەدرایەوە بەڕوویە بەڵێن ئەوە تۆ دزەکەی جاران بووی، بە سووک سەیری بکەین. بەعکسەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت جالس التوابین فإنهم أرق أفئدة. چۆن ئەچی بۆ لای مەلایەکی زۆر چاک و پیاوێکی زۆر ساڵحی چاک، ئەوە بچۆ بۆ لای کەسێکی تەوبەکار، بڕۆ لەگەڵ یادانیشە فإنهم أرق أفئدة. ئیمامی عومەر ئەفەرمێ ئەوان دڵەکانیان زۆر لە هەمووان ناسکتر و نەرمترە، تەئسیری دڵە نەرمەکەیان لەسەر تۆش ئەبێت، تۆش بەرەو خواناسی گورج ئەبیتەوە. ئەمە چێژی ئیسلامیە، ئەمە ئەخلاقی بەرزی موسڵمانە کە ئەبێت جێبەجێکە. نە ئەمەی ئەمڕۆ ئێمە دەستمان داوەتێ بڕوا ئەکەن جاری وایە سەری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەکە ئینسان شەرمەزار ئەبێ کاتێک کە ئەبینێ طبیعەتی خەڵکی موسڵمان بۆتە ناموسڵمان. هەمووی طبیعەتی فرعونی کردو، هەمووی ئێوە حاکم بێ بەسەر خەڵکەوە، کورە حاکمە بەسەر خۆتەوە. کەسێ ئەبێ ڕخنە لە خەڵک بگرێ خۆی گوناهێکی نەبێ، کەسێک بە سوک تاوانبار سێرکە خۆی بێتاوان بێ، کەسێک قسە لەسەر تاوانبارەکە کە خۆی بێتاوان بێ. کورە ئێمە هەموو گیانمان خۆمان تاوانە، بەڵام کاتێککە کەسێک ئەبینێن ئیتر خۆمان لێ ئەبێتە پیا و وەلیەکی زۆر باش و قسە لەسەری ئەکەی. أمتي پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم أمتێکی نەرمە، أمتێکی هادئە، أمتی مەحەبەتە، لەگەڵ تاوانبارە بە نەرم مامەڵە ئەکا، لەگەڵ تەوبەکارە وەکو وەلی خوا سەیری ئەکا. بشری حافی کەسێکی ئارەخۆر، کەسێک کە گەعدەی هەبوو، گەعدە گەنج و مەنجی کۆوە کردەوە بە دەوری خۆیەوە، دوای بوو بە بشری حافی و بە یەکێک لە وەلیە گەورەکان. هەموو ئەو گوناهکارانە بوون ئومەتی ئیسلامیان پێشخست. ئەفەرمێ أحسنكم في الإسلام أحسنكم في الجاهلية، كامتان خياركم في الإسلام خياركم في الجاهلية. كي زور مسلماناتي تشاكي كردوا بيشتر خرافي زوري كردوا، أو كسي كمعرفتي شري هي شو تناو شر وشري بنيوا زور باشتر لو كسي كشري نبي نخوي بيا كردوا، أو شري ناسي وقراوته، أو بلاي زور برسترو قورترا. بۆیە ئێمە مخالەتەیەکی زۆر گەورە بێ لەگەڵ ئەوانە بکەین، هەڵسوکەوتێکی زۆر جوان، مامەڵەیەکی زۆر جوان و تەندروست. بەڕاستی حەیفە ئێمەی موسڵمان وهامان لێ هاتبێ
هەمومان بەسەر یەکەوە بینە حاکم کەسیشمان نفسی خۆی لە یاد نەما بێ بیری خۆی لە یاد نەما بێ ئەو هەموو خەجاڵەتباری و گوناهی خۆتت لە یاد نییە گوناهی بچووکی مسلمانێکت لە یاد ئەمە صفەتی ئەو کەسانە نییە کە ئەهلی تەزکیە و تەربیەن کە ئەهلی ڕۆح و دڵن اینجا دوعا بۆ کردنیان هەر کەسێکت بینی هاتە ناو مزگەوتەوە تو ئەبێ دوعای زۆر بۆ بکەی تەسەوورکەن حەمەلەی عەرش مەلائیکانەی ئاسمان ئەوانەی کە عەرشیان هەڵگرتووە ڕەب العالەمین لە قورئانە باسەکە دوعا ئەکەن بۆ کێ بۆ تەوبەکار ئەفەرموون فەغفر للذین تابوا واتبعوا سبیلک خوای گیان لەو کەسانە خۆش بە کە تەوبە ئەکەن شوێن ڕێبازی تۆ ئەکەون مەلائیکە ئەو دوعای بۆ ئەکا خوا کەسێک خوا خۆشی بێ مەلائیکە دوعای بۆ بکە هی ئەوەیە کە تۆ بە چاوی سووک سەیریکەی بێڕێز تەماشایکەی ئێمە تەبیعەتەکەمان یان چێژوەرگرتنمان لە چێژی ئیسلامی دەرچووە ئەوەش لە خۆوە نییە کافران و بێدینان زۆر ئیشیان لەسەر ئەمە کردووە زۆر خاڵی گەورە لە مەسائلی تەزکیە و تەربیە ئێمەیان لێ لاداوە ئەوە طبیعەتی جوولەکەکان بوو کاتێکەوە کەسێک ئەگەر گوناهێکی بکردە هەموویان لەسەری ئەوەستان ئەوە صفەتی یەهودە صفەتی ئێمە نییە صفەتی فیرعونیە شت بدەیتەوە بە چاوی خەڵکە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەبێ زۆر جوان مامەڵە لەگەڵ یەکترا بکەین ئەهلی باش و فەزڵ ببینین ئەهلی تەوبەکار ببینین ئەم ڕقە پیسە لە دڵمانە دەرکەین ئێمە زۆر پێویستمان بەوەی مراجعەی عەقیدەمان بکەین لە وەلاءەت هەیە بگەین ئێمە ئێستا هاتوین بەڕا لە موسڵمانانەکەین لە تەوبەکارانەکەین بەینەما ئەبێ ئەو پەڕی وەلاءمان بۆ هەموو ئیمانداران هەبێ لەسەر زەویە بۆی عەزیزانم حەزم کرد لە موتارەیە لە دوای ئەوەی باسی تەوبەم بۆ کردن هەموومان ئەبێت تەوبە بکەین و هەموومان گوناهبار و خەجاڵەتبارین با بزانین چۆن مامەڵ لەگەڵ تەوبەکارەکانە ئەکەین خوا بە عەزەمەتی خۆی زۆر بە گەورە سەیریان ئەکات و مامەڵەیان لەگەڵا ئەکا ئەی ئێمەی عەبدی گوناهباری خەجاڵەتبار ئەبێت چۆن لەگەڵ یەکترا مامەڵەکەین و چۆن هەڵس و کەوتکەین بە تایبەتی ئەو کەسانەی کە ڕوو ئەکەنە مزگەوتەکان لە مانگی ڕەمەضانە داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار خوایە بە ڕەحمەت و بەزەیی خۆت هیدایەتی گەنجەکانمان زیاتر کە ئەوانەی لەم مانگا خوای گیان هیدایەتت دان هیدایەتەکەیان تۆکمەتر کە یا رب العالمین ئیستیقامیان پێ عەتاکە یا رب العالمین خوای هەر هەڵە و کەم و کوڕێک هەمانە بەرامبەر بە تەوبەکاران خوای لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوای هەرچی گوناهەیە کردومانە عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە و ڕەویمان کرد لە حەقی تۆ یا عەفومان کە گوناهێ لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت هەرچی گرفتمانە چارەسەری کە یا ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە یا ئیلاهی ئەومان قەرزارە قەزی سەرشانی سووکە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئیلاهی تایبەت ئەو نەخۆشانەی داوایان لێکردن خوا شیفای عاجلیان بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە خوای ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا رب العالمین خوای محتاجی دەستی مرۆڤەکانمان مەکە زەلیلی بەردەستی مرۆڤەکانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە عاقبەتمان یا ئیلاهی پڕکە لە خواناسی و تاعەت و دینداری یا رب العالمین ئەو ڕۆژەی کە بە لیقای تۆ شادەبینەوە یا ئیلاهی بیکەرە باشترین ڕۆژی تاعەت و عەبدایەتیمان یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین ڕۆژەکانمان لێ قبوڵ کە تەراویحەکانمان لێ قبوڵ کە ذیکر و ئەوراد و دوعاکانمان لێ قبوڵ کە ئیلاهی ختمی قورئانەکانمان لێ قبوڵ کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحم بە ئومەتی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم یا ئیلاهی ئەم ئومەتە ئەمڕۆ لە زەحمەتێکی زۆر گەورەین خوایە تۆ خۆت بەها نامانە وەرە خوایە ڕەحمەتی خۆت بەسەر ئەهلی غەزەیە ببارێنە یا ئیلاهی ئەو میحنەتە بەسەریانەوە لا ببە سەری یەهود و نەسارا شۆڕکە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین نەسرەتی موسڵمانان بدە یا رب العالمین یا ئیلاهی بدڵ ئەم جمعەیە هاوار ئەکەین یا ئیلاهی لە تۆ سڵاوی ئەم مەجلیسە و ئەم مزگەوتەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە
صلاة وسلامي خود بسر يا ببارنا محبتي ضلي إيمي في بقينا يا إلهي داود لي أكين برحمتي خود لقناهي دايك وباك من ببورا لقناهي خشك براكان من ببورا لقناهي خزمك سكار من ببورا لقناهي هاول وخشوستان وعزيزان من ببورا يا إلهي لقناهي خزان ومنال وشمان تاروج قيامة ببورا يا إلهي لقناهي أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورا إلهي لقناهي مردوكان من ببورا إلهي داود لي أكين تايبد أو مردوانيك بيكسن وكزن دعاء بوبكا يا إلهي هاوار اللي أكين لقناهي هميان ببورا أما نجي رمضان بكرة نجي الشفاعة بوهر هميان يا رب العالمين يا إلهي داود لي أكين بناوي جواند بصفتي برز باسمي عظمت رحمتي خود بسلمان أداب بارنا إلهي أم تاري أم باسي رحمت من كربران بربت توبة كاران خوايا توج رحمت بسلمان ببارنا بركة بخير الجيان ما نوا خوايا بركة بخير مال وثروة وسامان ما نوا بركة بسر زي زرعات ما ببارنا بسر مرومالات ما ببارنا بسر بازار ما ببارنا بسر وظيفة وجيان ما ببارنا يا إلهي داود لي أكين برحمته بزي خوت وبكرمي خوت يا إلهي هر همومان لساحي محشرة لجر سيبري آلاي بيغمبرا صلى الله عليه وسلم كوكر وحشرك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.